بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا دەمەوێتن وەکو بەڕێوەبەراتی ئەوقافی ئیدارە سەربەخۆی سۆران هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز لەسەر جەم موسڵمانان پیرۆز بکەین و بە تایبەتیش لە خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران ئینشاءڵڵا مانگێکی پڕ خێر و خۆشی و پڕ ئەمن و ئاسایش دەبیتن بۆ هەموو لایەک. ئێمە دوێنێ لەگەر لەقی سۆران یەکێتی زانایان کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەر ژمارەیەک لە وتاربێژانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە مەبەستی خۆ ئامادەکردن و پێشوازیکردن لە مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ ئەوی بتوانین کە کەشێکی ئارام و کەشێکی ڕۆحی بۆ نوێژ خوێنان و بۆ ئەوانەی کە ڕوو لە مزگەفتەکان ئەکەن لە مانجی ڕەمەزانی پیرۆز و ئەوانەی کە بە ڕۆژوو ئەبن تا بتوانین کە زیاتر خزمەتەشی جوانتریان بکەین و هەست بە لە ڕووی ڕۆحیەوە هەست بە ئارامێکی باشتر بکەن. ئەمە لەلایەک لایەکی تر هەندێک ڕێنمایی لە وەزارەتی ئەوقاف و کارباری ئاینی دەرچوونە. ئێمە ئەو ڕێنماییانەمان بە مامۆستایانی ئایندا لەوەی کە پابەندی ڕێنماییەکان ببن. ڕێنماییەکانی زیاتر مەبەست لە دەرکردنی ڕێنماییەکان ڕێخستنەوەی بابەتەکانە. لەو برێن هەر ئەو ڕۆژ هەڵمەتێکی پاکردنەوەی مزگەفتەکانمان ڕاگەیاند بوو بۆ ئەوەی کە لە ڕێی مامۆستایانی ئاینی خۆمان بە خۆیان سەرپەرشتی ئەو هەڵمەتە ئەکەن ئەو فەرمانبەرانەی مزگەفت کە بە ناونیشانی خزمەتگوزار لەوێ خزمەت دەکەن بتوانن کە برێن وەکو ئامادەکاری وەکو پێشوازیکردن مزگەفتەکان بە پاشی ڕابگرن و ئەو ڕێنماییانەشی کە دەرکراینە لە برێن وەزارەتی ئەوقاف لە خاڵی شەشەم لە ڕێنماییە شەرعیەکان هاتووە کە مامۆستای ئاینی لە مەراسیمە ئاینیەکان لە ناو مزگەفت بەڕێوە ئەباتن و مامۆستای ئاینی دەکرێت لە ئەوەی کە توانای قسەکردنی هەیە یان ئەو هەمیشە برێن وەکو کلتورێکیش بووە بووە لە برێن لە کوردستان کە پاش ئەستان ڕۆژی برێن لە مانجی ڕەمەزان مامۆستای ئاینی وتارێک پێشکەش ئەکە هەر ڕۆژە لەسەر بابەتێکی جیاواز ئەوش لە 20 دقە زیاتر تێپەڕ نەکاتن و هەجارە و مامۆستا لەسەر بابەتێکی هەنووکەی گرنگ لە بۆ خەڵکی و خەڵک و شارکردنەوە باز بکاتن. و جگە لەوەشی جێگای دەستخۆشیشە کە پارساڵ ئێمە بەرنامەیەکمان هەبوو لە زاری کرمانجی دەمەوێتن لێرەوە دەستخۆشیتان لێکم ئەو ساڵیش ئێوە ئامادەیتان دەربڕیوە کە لە بەرنامەی ڕۆشنایی ڕەمەزان هەر ڕۆژە و مامۆستایەکی ئاینی میوان بکرێتن و هەر جارە و لەسەر بابەتێکی جیاواز مامۆستا بابەتەکەی خۆی پێشکەش بکاتن بە بینەران و بیسەرانتان. و دەمەوێتن دەستخۆشیشی تایبەتیش لە قایمەقامی قەزای ناوەندی سۆران بکەم کە پارساڵ سپۆنسەری ئەو بەرنامەی کردین و ئەو ساڵیش ئامادەی خۆی دەربڕیوە بۆی کە سپۆنسەری ئەو بەرنامەیە بکاتن. و ئینشاءڵڵا برێن هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز مانگێکی پڕ خێر و خۆشی دەبیتن و ئینشاءڵڵا خوای تەعالا ئەمانگاین کە ئەو مانگەوە ئەو مانگەش لە هەمووان پیرۆز دەبیت و لە هەموانش قبوڵ دەبیت ئینشاءڵڵا.